خی پەروەردگار لە قورئانە دەفەرمێ ئین للمتەقین مەفازا ئەگەر لە دنیادا ناڕەحەتی بەدەست بژێوی ژیانەوە بەدەست خەمەوە بەدەست ئازارەوە بەدەست بەدینەهاتنی ئاواتەکانتەوە خۆشەویستم وەرە گوێ لە قورئان بگرە سوورەتی ئەنەبە ئایەتی 31 بۆ 36 ئین للمتەقین مەفازا خی پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئەو کەسانی کە لە دنیادا حیسابیان بۆ خوا کردووە زانیویانە بەردەوام ئەڵڵا چاودێرە بەسەریانەوە لە جەهەنەم ترساون ئەو کارانی جەهەنەم مەسیریانە خۆیان لێ پاراستووە زانیویانە دنیا هەر ئەم دوو سێ ڕۆژە نییە وەڵڵاهی دەمرین و کۆتایی بەژیانمان دێ و حیساب و کتاب و لێپرسینەوەی قیامەت هەیە هەر کەسێ ئەمە لە دڵ و دەرونی دابێ و بیکا بە کردار لە ژیانیا ڕزگار دەبێ مەفازا بە شوێنێک دەوترێ کە تۆ مەترسیت هەیە و لە دواییدا لێ ڕزگار دەبی بۆیە بەهەشت جێگەی بە مرازگەیشتنە ئەو کەسانەی مرازێک لە دڵیاندایە ئەو کەسانەی ئاواتێک لە دڵیاندایە ئەو کەسانەی کەوا دڵخوازێکیان هەیە دڵنیاب ئەگەر چوویتە بەهەشتەوە هەمووت بۆ جێبەجێ دەبێ شوێنی بە دڵی خۆت گەیشتن و ئۆخەیکردنە بەڵام دنیا بەخوا بە ئۆخەی نییە حەدائیق و ئەعنابە خوا دەفەرمێ کە چوویتە بەهەشتەوە دەیەها و سەدەها و هەزارەها بە قەدەرکردەوەکانی خۆت باخ و بێستانمان بۆ دابین کردووی باخ و بێستانێک پەرژین کراوە ڕازاوەتەوە دارەکانی زۆر گەورەن زۆر چڕ و پڕن زۆر پڕبەرهەمن هەمە چەشنیشن هەمووی دەبینی و دڵت پێ دەکرێتەوە ئەو هەموو گوڵ و گوڵزارە هەر یەکەی لەنەوەیەک خوا دەفەرمێ باخی ترێم بە تایبەتی بۆ دروست کردوون جۆرەها ترێ کە قەت بیرت لێ نەکردوێتەوە لە دنیا نەتدیوە خوا دەفەرمێ لەوێدا ئامادەکراوە وەکەواعیب ئەترابە هاوسەرێکت ئەدرێتەوە هاوسەری دنیای خۆت هاوسەرێک ئەگەر لە دنیادا جاری وا هەیە زۆر جوانە لە سیمادا بەڵام تند و تیژە لەگەڵ تا زمانی زبرە لە قیامەتە ئەوە نییە هاوسەری ژیانت برای بەڕێزم حتا بڵێ خوا دەفەرمێت جوان دەبێ قەت ئافرەتی وا جوان بە خەیاڵیشانە هاتووە حتا بڵێ ئەخلاق و زمانی شیرین دەبێ واتە هەم خەڵقی هەم خوڵقی ئەمجا پاشان هاوتەمەنی خۆت دەبێ گەورە و بچووکتر نابێ هاو باڵای خۆت دەبێ هاوچێشی خۆت دەبێ بۆی لەزەتی لێ بکەی بۆی دڵت پێی خۆش بێ ئەمجا دەفەرمێ لا يسمعون فيها لغوا ولا كذابا لەناو ئەو وەکەئسا دیهاقا دایمە گوشراوێکت بۆ دێنن میوەها دێنن دەیکوشن لە شێوەی شەرابێکە پێشکەشتی دەکەن پەرداخی پەڕ بۆی لەزەتی لێ بکەی لا يسمعون فيها لغوا ولا كذابا لەناو ئەو بەهەشتەیە نەقسەی نابەجێ نەقسەی هیچ و پوچ نەقسەیەک ویژدان و دڵت ئازاردا و هەستت بریندار کات لە بەهەشتا گوێ لە قسەیەکی وانە قەت وشەیەکی درۆ لە کەس نابیستی لە بەهەشتا قەت کەس ناڵە تۆ درۆ دەکەی کەس بە کەس ناڵی درۆ دەکەی وشەی درۆ لە بەهەشتا نییە یعنی ئەوەی کە دەتەوێ ئاواتە خوازی ئەوە لە بەهەشتا هەیە ئەگەر لە دنیادا خوای پەروەردگار ئەمەی بدایە دەبوو ئێرە قیامەت بووە ئێرە بەهەشت بووە نە ئێرە دنیایە بە کار بکەی هەوڵ دەی کەسابەت بکەی جەزاء من ربک عطاء حسابا ئەوە پاداشتێکە لەلایەن خواوە جا ئەو پاداشتە عطاء تۆ هەوڵت دا عیبادەتی خوات کرد کاسبی حەڵاڵت کرد خوش بە بەخششی خۆی هەزاران ئەوەندەی پاداشتی خۆت دەداتەوە حسابا حتا دڵی خۆت دەڵێت بەسە لە قیامەتە حەسوودی نییە ئەو هەموو پلانەی بەهەشت تۆ لە ئاستی خۆتدا بەپێی عەمەلەکانی خۆت کە خوای گەورەش بەمووی بە فەزلی خۆی دەمانداتی عەطاء بەبێ بەرامبەر یەکسەر گەیشتی ئاستی خۆت دڵی خوایە بەسە خوایە بەسمە هیچ کەم ناوێ ئەوە ئاستی خۆتە بەغیریش بەسەر و خۆن نابەی خوار خۆت بەغیریت پێ نابە حەسوودیت پێ نابە هیچی لە بەهەشتا نییە ئەمە هەمووی لە بەهەشتا بۆمان دابین کراوە بۆیە ئێرە ئەگە بە تەمابی ئەوانانەکە بێتە بەردەمت خوای پەروەردگار ئەو سنەتەی لە کەوندا نییە ئەوەی هەڵگرتۆ بۆ قیامەت دەی تۆ ئێستا قیامەتت لەبیر بێ و بەهەشت لەبیر بێ